سڵاتان لەوێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە پرۆگرامێکی نوێی ژەمی ڕەمەزان گەڕامۆلاتان ئەمڕۆ کۆمەڵێ خواردنی تایبەت و جەڵاتە و سوپی تایبەتم بۆ ئامادە کردوون. ئەمڕۆ کاپتن ئەحمەد گەردی میوانی بەرنامەی منە کە نمایشکاری ئۆتۆمبیلە. فەرموو کاک ئەحمەد بەخێر هاتی. سلام خاتی زۆر کاتت باش. بەخێر هاتی. ێوار باش چۆنی؟ باشی زۆر سپاس مەمنون بەخێر هاتی. سپاسان دەکەم بۆ بەرنامە جوانە. ئەزیزیت زۆر سپاس. پێشی بچین لە هەشتێک ئەمێ خۆت بناسێنی بۆی دوای بچینە بڕگەکانی ترمان. سپاس. من کاپتن ئەحمەد گەردیم ڕێکخەری پاڵەوانیتی و نمایشەکانی ئۆتۆمبیل کە لە ساڵانی نزیکی 2002 تا ئێستا خەریکیان بوارین و تاکە هەوڵمان ئەوە بۆ نمایشەکان بە فەرمی بکەین و کە بچێتە قاڵبێک کە تەواو یاسایی بێ و دوور بێ لە نمایشەکانی سەرشەق. زۆر باشە سەرکەوتوو بیت. ئێستا ئەچمە لای ئەو بابەتانە و پرسیاری زۆرم بۆ ئامادە کردووی بەڵام پێم بڵێ تونیتە برسیتە لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ ڕەمەزانێکی باشە بس ئەگەر بیتە ئێرەوە بێ زەحمەت چونکو ڕەمەزانی ئێستا دەکەوتە وەرزێک تەواو گەرمانە. بەڵێ باشترەوە نییە لە ساڵانی تر باشترە. ئێستا حالێن برسیتە تونیتە چی؟ باشیت باش ئێستا دەست بە خواردنەکەکەین ڕێک برسێ بێت چکە بوونی بۆن و بەرامی خواردنەکەی بەسەرایەت شێفیم زۆر باشە. دەباش ئێستا و گۆشتم بۆ وردەکەی دەست پێ بکەین جارێ با پێیان بڵێم خواردنی چی دروستەکەین. ئەمڕۆ قەلێ دروستەکەین قەلەی گۆشت لەگەڵ برنجی خڕ برنجی کوردی. ئەمە خواردنی سەرەکیە لەگەڵ سوپی سنگی مریشک لەگەڵ قارچک و هەروەها شعری بۆ بەکارهێنم لەگەڵ ئەو بەهارات شتانی کە دوایی بۆتان باسەکەم و چۆن و کەی بەکارهێنم و هەروەها زەڵاتەمان هەیە. ئەم بڕوکلێ جارێ بە ئەلێرە بێ و دوای شتێکی تایبەتان بۆ دروستەکەم کە زۆر خۆشە ئێوەش تاقی بکەنەوە. زەڵاتەی تەماتە و بیبەر و خەیار و گێزەر و کاهو. ئەوەش دواتر پێتان لێم کە چۆن دروست ئەکرێت و چۆنی تێکەڵاوێکم. ئەجا ئێستا ئەچینە لای خواردنە سەرەکیەکەمانە بێ لە خواردنە سەرەکیەکەەوە دەست پێ بکەین. من برنجەکەکەمە ئاوە و تۆژە بێ گۆشتەکەم بۆ وردکەی ئەگەر عەزێت نەوێ. پارچەکانی گەورە بێ بچووک بێ. قەلێت نەخواردووە؟ باتەوە قەلێ چۆنە گۆشتەکەی ئاوە پارچەکانی دیارە بەڵێ. اینجا بووم باسکە تۆ زیاتر چ خواردنێک ئەخۆی؟ ئەوی سەڵاتی خواردنەکان لە کاتی ڕەمەزانە یان کاتەکانی تر؟ لە کاتی ڕەمەزانە با بڵین. وڵاو ماشەڵڵا ڕەمەزانە زیاتر بە مۆشویاتمان بەڕێ کردو زیاتر بە شتی سوورکراوم بەڕێ کردو. شتی سوورکراوە؟ ئەی لە ژیانی ئاسایی خۆت؟ خواردنێکی ئاسایی زۆر ئاسایی. یعنی حەزت بە تشری بوو ئەم شتانەیە خۆمان هەمووی هەر برنجی هەرتیایە هەموو لە برنجی بەزەوەی هەیە لای ئێمە لە سلێم لە هەولێر برنجی کوردی کەم بەکاردێ لە زیاتر ئەو برنجە دەنگڕ زیاتر چەند جارەچینە بۆ سلێمانی لەوێ لە مەقامەکان زۆر بەرچاومان دەکەن. باشە تۆ زیاتر چی ئەخۆیانی لە چ خواردنێک کوردەواری کفتە؟ وڵات ئەگەر لە دەرەوە بین زیاتر فاست فودەکەوان فاست فود بەکاردێنی ئەنی بینە دەگەڵ دیلیڤەری باشە ئەگەر لە دەرەوە بم بەڵێ ئارێ وڵات زۆربەی کات بە دیلیڤەری خواردنەکان داوا دەکەین. باشە زەواجت کردووە لەگەڵ کی ئەژی چۆن ئەژی بۆمان باسکە؟ لە ساڵی 2002 زەواجم کردووە خاوەنی سێ منداڵم خالد نەسەنیە دوو کوڕ و کچێک ڕیماسخان کە کچە گەورەکەمە تەمەنی 9 ساڵە و دەبێتە 10 ساڵ کاکە نەورەسک و کاکە نەسیم تەمەن درێژ بن. باشە پێمان بڵێ لە ماڵەوە با دەستکێشێکە بەمێ لە ماڵەوە قاپ ئەژە یا خواردن دروستەکەی کامیان؟ زیاتری من خواردن زۆر حازر دەکەم هەر بۆش بەناو بانگم کە دەستاوم باشە و خواردنەکەم زۆر ئەمە هۆکاری ئەوەیە کە ماڵەوە دەستاویان خۆش نییە خۆت حەزەکەی؟ هەر خۆم زۆرم حەز دەیە خواردنی تۆ خۆشترایی ئەو ناتاکید ئەو من زیاتر مەسەن تەرتیبا تێک شتێکە بینم لە ڤیدیۆ لە شتێ حەزمێ تەقلیدی کەمەوە خواردنێکی ئاوا دروستکەمەوە. چی تەقلید کردوێتەوە تا ئێستا؟ وەڵڵا کینتاکی و بابەتانە زیاتر دەستنی باشە. ئەی هینە نەکردووە قەلیە؟ نا ئەو خواردانە نا زیاتر بەجۆرە خواردنەکانی فاست فود خواردنم حازر کردووە. ئەمڕۆ قەلیەش تاقیەکەیتەوە اینجا ئێستا منیش دەست بکەم بە ئامادەکاری بۆ سوپەکە. ئەمە سوپەکە سنگەکەم کوڵانووە بۆی ورد بکەم بە چەقۆ و دەست بکەم بە ئامادەکردنی سوپەکەم. اینجا پرسیاری تر لە کاپتن ئەحمەد بکەین با زانیاری تەواو وەرگرین بە حکمەوەی من زۆر حەزم بە
سیاقەت و بە سیارە و ئەو تەرتیباتانەیە باز دوو بچمە ناو مۆزوعی سیارە و سیباقات و ئەم شتانە جارە پێشوی پرسیارەکان کە ئەترسی لە ئۆتۆمبیل یان ناترسی ناترسم لە خێرایی هەرگیز اینجا بە شتێکت بۆ ڕوونکەمەوە نمایشی ئێمە دیکەین خێراییان نیە خێراییان خێراییان نیە ئەی درێفتە چیە ئەوی من هەڵم بژاردو بەشێکە لە نمایشەکانی ئۆتۆمبیل بەڵام خێراییان نیە ئەوە درێفتە تەنیا درێفتە درفت یاسایەکی هەیە یاسایەکەی درفت چییە کۆنتڕۆلکردنی ئۆتۆمبیلێکە کە لەو کاتەدا لە کۆنتڕۆل دەرچووە یعنی ئینجراف هەموو ڕۆژێ نمایشی ئەوەکەن بێزار نابن هەموو ڕۆژێ نیە ئێمە کە باسی پاڵەوەنتی دەکرێت خۆی قانونی دووەلی هەروایە لە هەموو وڵاتێک ساڵانە 2000 یان 3000 پاڵەوەنتی لە وڵاتانە دەکرێت قانونیەکە پێی دەوترێ مەسەرەن بۆ نمایشەکانی ئۆتۆمبیل زیاتر بەکاردرێت قانونی FIA نێودەوڵەتیە کە تایبەتە بە نمایشەکانی ئۆتۆمبیل ڕێگەی داوە لە هەر ساڵێک لەو شار لە وڵاتێک پاڵەوەنتی نێودەوڵەتی بکرێ یعنی هەموو شار هەموو وڵاتەکان تێدا بەشدار بن لە کوردستانی خۆمانەکرێ ئەوجا ئێستا بۆت باز دەکەم سپۆنسەری سەرچێ و پاڵەوەنتیانە بزانام هەمووتان دەزانن زیاتر دامی گەورەی دەوێت ئەویش ڕێدبۆلە کە سپۆنسەری پاڵەوەنتیەکان دەکە پاڵەوەنتی مەزنەکانی نێودەوڵەتی یعنی جا FIA تا ئێستا نهاتۆتە عێراق بە هیچ شێوەیەک قانونی ئێوە لێرە چۆن ئەو مەراسیمە خودت ئەو پاڵەوانێتی ئەنجامەدەن ئەم وەکو حەزێکی خۆمان بە سپۆنسەری چەند کۆمپانیاکەم و جارێک کۆ دەبینەوە نمایشێکی تەواو سەلامەت دەکەین بەڵام بۆ ئاخیرانەوە خەریکن لە شاری بەغدادانە هەدەکە عێراق قانونی FIA یان هێناوە و لیزنێشی تەواویان داڕێشتووە بە ئەو پاڵەوان ئێوە ناتوانن لێ بەشدار بن لەگەڵەوانە دەکرێت بەڵام ئێمە چەند جارێک بەشداریمان کردووە لەگەڵ لە پاڵەوانتەکانی عێراق یعنی لە شارەکانی خوار و لە جنوب بەشداریمان کردووە یعنی ئەگەر شایستەی پلەش بین پلەکانمان پێ نادەن شایستەی پلەش بین ینی چەند جار تاقیمان کردو بەشداریمان کردو پلەی باشمان هێناوە هەمووی مەرجە چونکە دیارەکە ئەو قانونە چۆنە سایقە چۆن پلەی یەکەم و دووەم بەدەست دێنێ دایمەن ئەگەر زۆر پلێشی باشمان بدەنێ سێمان پێ دەدەن جا بۆ ئێمە بەشداری ناکەین لەگەران زۆر بەکەمین باشە ئێوە کە ئەو پاڵەوانێتیەکەن یاخود ئەو نمایشاکەن خەڵک دانیشێ سیرتانەکەوایە خۆی ئێمە پێش هەموو شتێک قانونی سێفتی هەیە یعنی ئەو شوێنە کە دیاری دەکەین جمهورەکان دوور دەخینەوە لەو شوێنانی کە مەترسی لەسەر زیاتر ماوەکانی تر هاتین پاڵەوانێکمان ڕێخست لە سلێمانی چوینە شاری سلێمانی پاڵەوانێکمان ڕێخست لە زانکۆی سلێمانی ناو زانکۆی سلێمانی دەنگۆیەکی باشی هەبوو الحەمدا زۆر بە شێوەیەکی جوانیش بەڕێوە چوو ئەمە ڕاستیمانە تازەیە ئەکرێوەنی ئەم پاڵەوانێتیانە چونکە پێشتر هەستەکەم تازە نییە بەس چونکە کەمینەین چونکو یعنی ئیحتیمامیش تەواوی پێ نەدرابەوەی دەنگۆیەکی وای نییە دایمەن ئەو ئێستا کە دەنگۆی هەیە لە نمایشەکانی ئۆتۆمبیل ڕۆ ناشرنەکەیەتی بەجددی یعنی ئەو خەڵکە زیاتر سەرنیز داوەتە سەرەوە ها کۆمەڵە گەنجێک لە شوێنێک نمایش دەکەن لەسەر شەقامەکان ئاخر نابێ بپرسی مەسەلەن تو ئیدارەیەک هەیە کەسێک هەیە چەند کەسێک هەیە مەسەن ئەو پاڵەوانتیان اون نمایشانە بە شێوەیەکی ئاسایی دەکا ئێستا ئێوە بە شێوەیەکی ئاسایی ئەو من هەموو جارێکە پاڵەوانتیەکان ڕێک دەخەم دەچم ڕێگە پێدان لە هەموو لایەنەکانی بەرپرس وەردەگرم لە کێوە ئێوە ینی ڕێپێدراون لایەن مەسەلەن کە دەبێت دەست بە نمایشە بکەی دەست بۆ پاڵەوانتیانە بکەی دەبێت مەسەلەن لایانی پەیوەندداری سەرشی پارێزگارە مەسەلەن محافەزەیە لەوێ ڕادەست پێ دەکەی ئەوانش کتابت بۆ دەکەن مەسەلەن اینجا دای بەڕێوەبەراتی هاتوو چۆیە بۆ داوای ئەو بکەن کە شوێن بکەن و نەتاندەریە ئەوە هەر زۆر ینی وەگوتەنیم کێشەی سەرشی ئێمە هۆکاری چیە کە شوێنتان نادەنێ هۆکاری چییە حکومت دەڵێ و کاری بزنسە ئەبێ کەسێکی مەسەلەن بزنسمان بێتن وەکو پرۆژە تەقدیمی حکومەتی کە تا ئێمە شوێنتان پێ بدەین خۆم لە ساڵی 2000 تقریبا 16 و خەریکی ئەو پرۆگرامم خەریکی ئەو بابەتم ینی لەگە ڕێزم بۆ بەڕێوەبەرایەتی و بەرهێنان ڕاستە کارەکان تۆزێک بە سیسی دەڕوە بەڵام الحەمدولله ڕەفزیان نەداوە و ئێستا پرۆژەکە لە بەردەستایە و نامەوێت ئێستا بەتەواوی بچمە ئەو بابەتە چونکو حەزەکەم ببێتە سوپرایز هەوادارانی ئەو نمایشە زۆر حەز دەکەن بابەتێک شوێنێک یاریگایەکیەوە هەبێ ئینشاءڵڵا لە کاتی خۆی ئەویش وەگوتین تەرق دەکرێت و باز دەکرێت زۆر گەورە نییە؟ کێشەی نییە زۆر باش دەست خۆش باشە ئەمە بپرسم زۆر گەنج هەیە لەسەر جادە و لە شوێنە گشتەکان بۆ نمونە سەریع لێ ئەخۆڕن درێفت ئەکەن سیباقات ئەکەن پێکەوە ئەوە کێشەیەک نییە بۆ ئێوە جامن حەز دەکەم یەکشت بە تو بڵێم خات و زیزە نمایشی ئۆتۆمبیلی جوای لێ هاتوو ئێستا زیاتر بۆ ڤیو بەکاردێ بۆ سناپ بەکاردێ بابەتانە بەکاردێ یعنی باوەڕتە بێت نەوەرزشوانن ئەوانە نەوەرزشوانن نە نمایشی ئۆتۆمبیل دەزانن
و نەمەردە سەلامەتیەکان پێشکەش دەکەن بۆ خەڵکە نە حسابی خۆیان دەکەن نە ئەو شتە ڕێپێدراوە یان ڕێپێدراو نییە بە هیچ شێوەیەک نە من لەگەڵدام نە لە ڕووی یاساوە بەستە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نیە ڕێگە پێدراو چۆنە خات و زیزە ڕێگە پێدراوی ئەو بابەتە بێ لایانی بەرپرس لەو شوێنە ئامادە بێ مەسەلەن بەرگری فریاکەوتنە مەسەلەن بەڕێوەبەرایەتی هاتووە چونکو لەو شوێنە کەلمایش دەکرێ جمهورێکی ئاوا زۆری هەیە ڕێگاکان هەمووی دادەخرێ ئەو خەڵکە هەمووی دێتە دیاری تو دەبێ حسابی هەموو شتێ بکەی ئەی لایانی سەلامەتی خوانەکە شۆفێر لەو کاتە تووشی حادیسە بێ چونکو ئەو نمایشە بە هەموو نەوەک ئەوەی تێدایە کە معارەزی دایمەن لە بۆ ڕوودا و لە بۆ هەر شتێک ئێوە کە ئەو نمایشە ئەنە ئەنجامەدەن ئەو پێویستیانی کە پێویستەکە لێ بێ چی و چییە بەرگری فریاکەوتن وەک پێم وتی مەسەلەن چی ئەمانە ئاماداکە ئەوانە خۆمان کتابێک دەکەین مەسەلەن لە وەک بوتن لە پارێزگاوە سەر لە داوای ئەو بابەتانە دەکەین کە لەوێ ئامادە بن ئەویش بە خۆشحاڵی و هەموو جارێ دێن هاوکارمان دەبن و تیمەکانی خۆیان ئامادە دەکەن و ئێمەش ینی ئەو مەرجە خۆشە بۆ دڕوومکەم و زیاتر بینەران بیزانن نمایشی ئۆتۆمبیل کە ئێمە دەشیکەین لە ناو یاریگا ئۆتۆمبیلەکانمان ئۆتۆمبیلی ئاسایی نییە یعنی ئێستا کەسێک بێتن ڤیدیۆیەژی بینێ ڤیدیۆی برادرشتری بینێ بێ دووبارەی بکاتەوە بە ئۆتۆمبیلی ئاسایی ناکرێت ئەو ئۆتۆمبیلانە لە جادۆبانی ئاسایی بەکار نایە من یەک بۆ خۆم لە جادە هەر ناتوانم لی بخڕم چونکو هەر بۆ خۆم پێیز ئاز دەبم دەنجی زۆر گەورەیە دوای ئۆتۆمبیلەکەی من کامل سیفتیە ناوەکەی هەمووی بۆڕوە لە قانونی مەسەرەن نێودەوڵەتی پێی دەوترێ ڕۆڵ کەیت ناو ئۆتۆمبیلەوە قەفەسێک وایە ینی بۆ مەرجەکانی سەلامەتی بۆی مەسەرەن خوانەکە گەر ئۆتۆمبیلەکە لە دەستت ڕۆی خۆتدا بە دیوارێک یان سیارێک دەرگاکەت بۆ نێتەوە ناوەکەی هەمووی بۆڕیا ئەو مەرجانی سەلامەتی ئەو ئۆتۆمبیلانە لە کوردستان هەیە بەڵێ هەیە بەڵێ هەیە بەس کەمەیە کابرات دەچێ ئەوم پارە لەو سیارە دەدا هەموو حەزێتی هەموو وایەتی دەدێ بەلای قانونیەکەش بیکە بس لانی بەرپرس کەم تەرخەمن زۆر کەم تەرخەمن ینی من تا ڕێگە پێدانێک وەردەگرم بۆ ئەو بابەتە دەبێت مەسەلەن ماوەیەکی زۆر خەریشی بم ینی بەلای کە مێ دومانشتر پاڵەوانتی بکەم دەبێت لە ئێستا ئامادە باشی بۆ بکەم تا ڕێگە پێدانانە هەموو وەردەگرم دەوێت زۆر کاتی دەوێت بەڵێ باشە قەت تووشی ڕووداوێک بووی تووشی شتێک بووی لە کاتی تووشی چی بوو ماوەکانی تر بۆ کۆمپانیای سپۆنسەری خۆم ئەگەر ئاسایی بیناوی بێنم نەخێر بورە ڤیدیۆیەکمان دروست کرد هەڵسانی بە ئەنجامدانی کورتە ڤیدیۆیەک وەکو چالاشێک بۆ سپۆنسەرەکەم وەکو پیشاندانی شوێنێکی گەشتیاری کەلۆفەکانی ڕەواندوز بوو لەوێ نمایشم کرد لە کاتی نمایشەکە وا شتەکە هاتە پێش مسەوەرەکە تۆزێک لە من نێزیک بوو لەودا نه من تا لەو دوورکەومەوە خۆم کێشا بە ڕەسیف خەڵکەکە ئەوە نایەنێتە بەرچاوی کە مەسەلا ئەو نمایشە چەند بە سەلامەتی و بە جوانی بەڕێوەچ و هیچ گیانی مادی نەبوو خەڵکەکە هەروایە ئەمڕۆ مۆبایلەکەی دەردێنێ وڵا ئەو کەسێک کە شۆفێرە مەسەلەن خۆی بەڕەسیف داکێشا خەربا بە ئەو حاڵەتە لە ڕەسیفەکەدایە لەو کەسەت ئەدا من ناچارم خۆم دوورخەمەوە لە کاکی فۆتۆگرافەر خۆم بەڕچیفەکە کێشا باشە لە ڕووی خێزانەکەتەوە هیچ ڕێگرێکت بۆ دروست نەبووە کە ئەوە لەوانەیە زیانی هەبێ بۆ خۆت بۆ ڕۆحی خۆت نزیکترین کەسەکانی خۆم نزیکترین مەسەلەن وەگوتەی ناو ئایری خۆم هەموو جارێک گلەی دەکەن دەڵێن واز لەو نمایشە بێنە ئەو چونکو دەزانی من دانی خۆت دەزانی خێزان ینی 24 ساعت پێکەوە هاوڵی ماڵ و هەموو شتت دەزانی خەونەکەی من چێ بە هیچ ناوعک پشتیونی بەرنەدایە زۆر زار بێتاقەت دەبم دەڵێ ئەوەندەی هاتی ئەوەندەی کەش پێێتەوە دەکرێت چونکە دەزانی خەونەکەی من هەر ئەوە نیە من بچم لە شوێنێکی گشتی و لە نمایشێک بکەم بێمەوە من خەونی من ئەوەیە لە دو ڕۆژدا ئینشاءڵڵا یاریگایەکی نێودەوڵەتی لە کوردستان بکرێتەوە بە تایبەتی لە کوردستان یعنی نەک کە دەڵێم عێراق فەرقی هەیە بەس کە یاریگای نێودەوڵەتی بوو ناچار عێراقیش ڕۆ لەولاوە دەکات ساغ و سەلامەت باشە بەو نمایشانە کەس ئەتوانێت بژێوی ژیانی بەڕێ بکە جوان نێو قسەیە بکەم بەس ئەزانی هەرچی شۆفێری نمایشەکانی ئۆتۆمبیلە لە وڵاتانی دەرەوە هەمووی دەتوان بڵێم مڵتی ملیاردێرن هەمووی چونکو سپۆنسەری زۆر زەخم ڕویان تێدەکات ئەدێ و یاری هەمووی قانونێکە لێ وەرشەکانی ئۆتۆمبیل مکلیفترین یعنی بە خەرجیترین یاری گۆڵفە گۆڵف وەبزانمە زانیا ئەوی لە تۆپەکە دەی دەچێتن مکلیفت چونکو مەساحەیەکی گەلێک زۆری دەوێت دوای ئەو یاری نمایشەکانی ئۆتۆمبیلە جا چ دراگرێس بێ دراگرێس ئەوەی دوو ئۆتۆمبیل پێکەوە نمایش دەکەن سیباق دەکەن تا حەزم بۆیە ئەو خەتەریاتی زۆرە ئەوە دراگرێسە جا چ ئۆفرۆد بێ ئەو جۆرە نمایشە ناکەی ئەو جۆرە نمایشە ئۆتۆمبیلەکەم ئەو بابەتەکەی ئەوی من ئەو بابەتەنیا بەڵام بەنیازین لەو ماوانە ئینشاءڵڵا
لەو ماوە نزیکان لە سلێمانی پاڵەوانتی دراگرێز دابنین منیش بەشدارە بم بەخێر بێ سەرچاوم مەرجەکانی بەشدار بوون چی سیارەت هەبێ سیارەم هەبێ ئەو ئاسانە سیارێکی بەقوت سەروی سیارەکە چ جۆرێ بێ سەروی تقریبا 700 هۆرس پاوەر چکۆ ئێستا سیارەی بەقوتی لێ کوردستان بەنیاز ئینشاڵە لەو ماوە نزیکانە بە هاوکاری ناوەندی وەرشەکان اینجا ئێستا خەریکە گۆشتەکە تەواو بێ من دەست بکەم بە سوپەکەم بچووک نییە؟ نا هیچ کێشەی نییە دەست خۆش اینجا پێم بڵێ لەگەڵ سوپ خواردنا چۆنی سوپ ئەخۆی بە ڕەمەزان کەیفم بە سوپ دێ زۆر ئەی زۆر باشە چونکە ڕەمەزانان زۆر زەرورە بە کۆمەڵێشتی پڕ ڤیتامین دروستی بکەی بەس خۆم دروستم نەکردو سوپ تا ئێستا مناش سوپە حازەکانە کڕمەوە باشە ئەمەش یارمەتیدا بۆی فێر سوپ یان لە بەرنامەکەم لەمە بەخەکەیمەوە فێرشەوی خۆم زۆر وەگوتم لە ماڵەوە زۆر جارەوە دەڵێم ئەو ڕۆ ئایدی منە دەڵێ اینجا پێم بڵێ لە ماڵەوە چی خۆش دروست دەکەن یعنی خۆشترین شت کە لە ماڵەوە دروستیکەن چییە تۆ زۆر بە دڵت بێ کوردەواری خۆمان لە کەباب زیاتر چیمان هەیە ئەگەر بێتە سەبابەت ماڵەوە بۆ دروستکەن خێزانت ئێوە چی پێڵێن وە بزانم بە هەولێری پێی دەڵێن چەلاو ئێوە ئاوی گۆشتی پێڵێن ئێوە چەلاو ئاوی گۆشت بڵێ بە هەولێری پێڵێن چەلاو بڵێ اینجا ئەمێ بزانم ینی ئیکەن بە تشریب یا لەگەڵ برنجە ئەیخۆن نا هەر بە هەمووی ئاو گۆشتەکانی خۆشە چی ئیمریشێک بێت چی گۆشتی حیوان بێ بڵێ وەگوتنی سڕێکی فەنی هەیە تێدا بەکاری دێنێ بڵێ داچی منداڵان باشە ئێستا من ئەچمە باسکردنی سوپەکە پیازەکەی بۆ سوورەکەمەوە کە تۆزێک پیازەکە ڕەنگی خۆی وەرگرت و سوور بۆ سنگەکەی لەگەڵ سوورەکەمەوە دواتر قارچکەکە و ئاوی کوڵاوەکەم بەسەریا کزی ئەەکەم هەتا هەمووی پێکەوە ئەکوڵێ اینجا یەک تۆ شعری بۆ بەکارەهێنم بۆ ئەوەی تون بێتەوە و تامی خۆشتر بێت برنجەکەشم کردوتە ئاوەوە برنجی کوردی عادەتەن ئەبێ پێش ئەوەی دروستی بکەی بیکەیتە ئاوەوە بۆ ئەوەی تۆزێک نەرم بێتەوە اینجا ئەچمە ناوەڕێک و ئەگەڕێمە وڵاتە دوای ناوەڕگەڕامە وڵاتان و بەشێک لە خواردنەکان ئامادە بووە ئەمێ باسێکی برنجەکە بکەم برنجەکەم بە پیاز و بە لیمۆ لێناوە من هەمیشە برنجوا لێ ئەنێم تامێکی زۆر خۆش ئەدا بە برنجەکە و ڕەنگیشی زۆر جوان ئەکا و هەروەها ماجی بۆ بەکارێنم جا لە برنجەکەیە پیاز و لیمۆکەم سوور کردەوە دواتر ئاوی برنجەکەم تێکرد و پێکەوە کوڵا کە کوڵا لیمۆ و پیازەکەم جیا کردەوە و برنجەکەم کردە مەنجەڵەکە و ئێستا خەریکە ئەکوڵێ بەڵام یەک زانیاری برنجی کوردی برنجی خڕ ئەگەر یەک تۆز ئاوی لیمۆکە بکەی بەسەریا یەک ناگرێت واتە یەک تۆز ترشێتی بێ بە برنجەکە یەک ناگرێت اینجا قەلیەکەمان ئەکوڵێت خەریکە ئامادا بێ لەگەڵ سوپە تایبەتەکەم بە سوپەکە زۆر عەجیب دەرچووە سوپەکە هەموو شتەکانم سوور کردەوە و ئاوی گەرمم کرد بە سەریا و تۆزێک زەردەچەوە و ماجی مریشک و تۆزێک شعریم کرد بە سەریا و کرمە میکسەرەکەوە تۆزێک کوڵا دواتر کرمە میکسەرەکەەوە کە بە میکسەرەکە تێکەڵاوم کرد ئەگەر کامێراکان سوپەکەم بۆ بێنە پێشەوە کە میکسێکەی ڕێک بەم شێوەیە دەرەچێ تون ئەبێتەوە و ڕەنگی زۆر جوانە بێت هەستەکەم سوپەکەم تەواو بووە پێگەیشتووە سوپەکەم بکوژێنمەوە و گۆشتەکەشمان کەس بکەین اینجا ئەچینە لای زەڵاتەکە چۆنی ئەو چەقۆ گەورەیە بۆ تۆ ئەو چەقۆ وردیرانێش بۆ من ئەم قاپەش خەم لەوەی خواردی ئەوەی چ لێ بکەین خۆی نیو لە ئەوە من دیزایانی پێ دروستەکەم باشە ئەو کاهوادی بە من عەزیز نەبێت باشە اینجا ئێستا بزانم تۆ تەماتەم بۆ وردکە تەماتەکە چۆن نزانی وردکەی چوو بچووک زای چۆن وردکە بەس بایەک دەست بمێ ئەوانە ئەمە شتێکە ها فێرتەکەم معلوماتێکی تازەیە ئەو بووی زۆر ورد نەکەی ئەم لایە ژوالێکە و یەکسەر وای لێکە هەمووی وردەبێ ڕۆژەکە توش ڕەت دەکەتە ساحەیە مەش زۆر شت فێر دەکەی ئەکید پێویستم پێ بێت اینجا ئێستا با دەست بکەینەوە بە پرسیاری نمایش و ئۆتۆمبیل و
ڕێگرێکانتان چییە و ئەجا پرسیارەکەمەوەیە بزانم ڕێگرێکانتان چییە ئێوە ڕێگریمان لە چەندەوە ڕادستی پێ بکەم زۆرن لەکوێت حەزلێ لێەوە دەست پێ بکە جارێ باسی ئەوت بۆ دەکەم کە بەڵێ وەرچەکە وەرشێکی نوێیە خۆت ڕەنگە بیزانی ئەو بابەتە تو کەسێک بلوانەکە پرسیارت کرد بەڕاستی سیارە ئەوە هەیە لێرە لە کوردستان بەڵێ چونکو وەرشەکە وەرشێکی نوێیە کەم کەستا ئێستا بینیوێتی لە نزیکەوە ئۆتۆمبیلەکان چۆن ئامادە من دەکرێت خۆم نەمبینیوە جا بچووکترین شت لەوانە خەڵکی ئامادە بووان مەسەرەن چۆنی سەیری وەرشەکەی ئێماکەن چونکو تەنها ئەوانەیان دیوە کە لە شوێنە گشتەکان نمایش شتیوا دەکەن هە لە فیلما بینیوانە ئەوە تو لە فیلمە بینیوتانە وایە گەڕک و کۆڵان هەیە داد بێدادە بەدەستە و گەنجانەوە بڵێ ئەومان بینیەوە مان زۆر بینیەوە کە خەڵکی سعاجەکەن بەجددی بۆ ئێمەش جوان نییە کە لە ڕووی یاساوە ڕێگریسان نییە بەڕێبەتی هاتوچۆ بەجددی هیچ قانونێکی تا ئێستا تایبەت دروست نەکردو بە وەرشی ئۆتۆمبیل کە ئۆتۆمبیلای وەرزشیەکان چەند قانونێک هەیە لە هەموو وڵاتان کاری لەسەر دەکرێت کە تەنان زۆر ئاساییە بێتە ناو بازار و بێتە شوێنە گشتەکانیش بەڵام بەمەرجێک پشێوی نەنێنەوە و خەڵکی ئیزعاج نەکەن ئێستا تۆ گلەیت هەیە لە بەڕێوەبەرایەتی هاتوگلەیەکەی من چییە یعنی دەبێت قانونێک هەموار بکرێت تایبەت بە ئۆتۆمبیل وەرزشیەکان چونکو ئێستا بەجددی لە حاڵەت دەرچووە ینی بۆتە دیاردا کە وەک گوتنی چۆن لە هەر ماڵێک کەسێک هەیە هیوایەتی تۆپی پێەیە ئێستا لە هەر ماڵێک گەنجێک هەیە حەزی بەنمایشەکانی ئۆتۆمبیلە حەزی بە سەرکەشی ئۆتۆمبیلە جا دەبێت مەسەن کەشێکی لەباری بۆ تەرخان بکرێت کە بتوانین لە نزیکە ئۆتۆمبیلانە ببینێ خۆی مرۆڤ وایە کە زۆر شتێکت لێ منع کرد زیاتر حەزی پێی دەچێت زیاتر وەک گوتنی کل ممنوع مرغوب وایە بەتەکید بەس هەموو جارێکیش نا ئەڵێم بەتەکید بەس هەموو جارێکیش نا باشە من پرسیارێکی ترم هەیە ئەمێ بزانم ئەو با بڵین ئەو نمایشانەی کە ئەکری لەسەر شاخ بە سیارە ئەو چییە ئەوە جۆرێکی ئۆتۆمبیل پێ دەوتری ئۆفرۆد بەڵێ ئۆفرۆد لە کاتێکدا بەکاردێک کە مەسەرەن کەشەکە لە باریش بخۆیان نالەباری دەکەن تا قوت و توانای ئۆتۆمبیلەکانی خۆیان تاقیکەنەوە ئەیش وەرزشێکی زۆر خۆشە ئەو بە سیارێک ئەکرێت ئەو بۆ ئۆتۆمبیلی دەستکاری کراو دەکرێت بە ئۆتۆمبیلی ئاسایی ناکرێت ئەویش ئێستا ڕەنگە زۆربەی کەسەکان بڵێ من پیکەپ دەبڵێکم پێی دەکرێت ئەو شوێنانەی کە ئەو ئۆتۆمبیلانی ئێمە دەچن ئەو ئۆتۆمبیلانی مەسەن ئێمە تیمان هەیە تیمی ئۆفرۆدەکەی ئێمە دەچن بە ئۆتۆمبیلی ئاسایی ناکرێت هەندێک حاڵەتی پێی دەوتری حاڵەتی فلێکس ئۆتۆمبیلەکە فلێکسی نەبێ فلێکس واتە بەرزی و نزمی ئۆتۆمبیلەکە بەلادادێ فلێکسی نەبێ ناتوانێت لە شوێنان دەربچێت یان مەشینەکەی ئەویش دەستکاریکردنی دەوێت لە ناو عینە مەردی سەلامەتی هەیە و باسم کرد ڕۆڵکەی جوابەتانە دەبێت هەمووی تێدا بێ و مەرجانی تێدا بێت چونکو بەجددی مەترسیە لەسەر ژیانی شۆفێر لەسەر ژیانی ئەو ئامادە بووانە کە لەوێنە تۆ جوانترین نمایش لە بواری ئۆتۆمبیلانی لە بابەتی ئۆتۆمبیلە درێفتە یاخود ئەو پێشکەوتنەیە کە سیباقات ئەکەن کامە لە نمایشەکانی ئۆتۆمبیل بۆ حەزت لە هەمویانە ئەوە نییە بڵێ حەزم لە فلانەیە و حەزم ئێستا من حەزەکەم مەسەن ئۆتۆمبیلی دراجیشم هەبێ حەزەکەم ئۆتۆمبیلی مەسەن ئۆفرۆدیشم هەبێ چونکە هەر هیوایەتێکە لە خوێندا مەسەن حەزکردن بە نمایشەکانی ئۆتۆمبیل باوەڕت هەبێ زۆر زار من ئەوەندەم پێ خۆشە کە خەریج سیارەکەم دەبم کە مەسەن دەستکاری دەکەم و خۆم ئیشی تێدا دەکەم ئەوەندەم پێ خۆش نەبزم پیاسی پێ بکەم مەسەن درفتی پێ بکەم جار وایە بەس حەز دەکەی مچی دەستکاری بکەی مەسی شتێکی بۆ زیادکەی شتێکی لێکەم بکەیتەوە ینی هەر حەزێکە بەعام ئۆتۆمبیل حەزێکە سیارەکەت چ ڕەنگە ئۆتۆمبیلەکەت چ ڕەنگە بەڵێ ڕێکلامی سپۆنسەرەکەمی پێوەیە ئێستا تۆ بۆ هەرە تێناو سپۆنسەرەکەت بێنی دڵی چ ڕەنگێکە ڕەنگی نییە ڕەنگەکەی سوورە ڕەشە سپیە زەردە کو دەوی یانی چۆن با بڵین نووسین و ڕستمشتی لەسرە هەموو جانی لۆگۆ باش ئەبێ باگراوندەکەی پشتەوەی هەر ڕەنگێک بێت ملەوەنە ئەمە بپرسم چوویتە هیچ مایشێک لە دەرەوە هیچ خەڵاتێک وەرگرتووە لە دەرەوەی وڵات نا بەڵێ ناوەڵا ئەوە ڕێک نەکەوتووە بەڵام تیمی ئێمە نردومانە چەند برادێک و چەند عزیزێک چونە بەشدارێن لە پاڵەوانتەکان کردووە بەڵێ ئێمە بە حکمی ئەوەی هەندێک شت هەیە فەرقی هەیە بە حکمی ئەوە ئێمە یاریگامان نییە
یاریگای تایبەتمانی بە نمایشانە تا تەواو دەستمان لە ڕابێ و شانبەشانی وڵاتان مەسەلەن شۆفێرەکانمان توانای تەواویان هەبێ یان ئەو دەستکاریکردنی ئۆتۆمبیل لای ئێمە بەردەست نییە کە جارێ وەک سەرەتا هەژمار دەکرێت ناتوانین شانبەشانی ئەوانی بەڵام هەر بەشداریمان کردووە. بەڵێ ئەو دەستکاریانە چی و چین لەکوێ ئەکرێت؟ ئەو دەستکاریانە ینی مادی تایبەتی خۆی دەوێت بێ ئێمە ئۆردەری دەکەن لە دەرەوە دەیهێنی زۆر جار پارچەیەکی بچووکە لێرە دەست ناکەی بێ ئۆردەریکەی چونکو بچووکترین شتی ئۆتۆمبیلە دەستکاری دەکرێت هیچی لەسەر قەدی ئەو ئۆتۆمبیلە نامێنێت کە وەک بیلادی بمێنە و لە قامە گشتەکان بڕوە. من باسی نمایشی شتەوە دەکەم هەنەک گەنجێک ئۆتۆمبیلێکی وەرشی پێەیە کە سەروی مەسەلەن $20,000 پێداوە بێ مقارنەکەی بە ئۆتۆمبیلێکی درفت. ئۆتۆمبیل شتەکان ئێستا کە ناویان باوە مەسەلەن کاماڕۆ و مۆستانگەوانە ئەوانە بە هیچ نەعێک ئۆتۆمبیلی درفت و نمایشەکانی ئۆتۆمبیل نین ئەوانە تەنها شکل و شێویان وەرشیە نەک مەسەلەن لە کردارە وەرشەکانیان پێ ئەنجام بدرێت پێیان ئەنجام نادرێت دەبێت دەستکاری بکرێن ئەوانیش. باشە جا ئەوەی باسی گلەیەکان کرد کە مەسەلەن بەڕێوەبەری هاتووە لە چه حاڵەتێک بۆ ئێمە گرفتە خۆت دەزانی ئۆتۆمبیلی ژمارەی مەسەلەن چه هەولێر بێت چه سلێمانی بێت چه هەر شارێشتر پارێزگایشتر بێت ئەبێ مەسەلەن ساڵانە بچی PVI بکەی هەزە بکەی ئۆتۆمبیلەکانی ئێمە لەو مەرجانە دەرناچن بە هیچ جۆرێک چونکو کەمترین شتی مەسەلەن دەبڵەکانی دەستکاری دەکرێت ناوەی بەتاڵ دەکرێت ئێستا مەسەلەن ئۆتۆمبیلەکەی لە ڕەنگەکەیت پرسی ئۆتۆمبیلەکەی من ڕەنگە و ڕەنگە چونکو هین مایشە من پێنایمە شەقامێکی گشتی جاوانە مەسەلەن لە بڕێوەبەرەتی هاتوچۆ لە هەزە لە PVI بچووکترین لەزگە پێوە بێ لی دەکەنەوە یعنی ئەوانە چێشێ دووبارە بچی لەزگەکە دانیت دووبارە بچم لەزگە لێ بدەمەوە ینی مشکلە بەس لەزگە نە هەموو بابەتەکانی ئێمە دەبڵەکان دەستکاری دەکەن سوکانی دەستکاری دەکرێت یعنی ئەوانە بەڕاستی بۆ ئێمە کێشەیە. ئەی بزوێنەرەکەی بزوێنەر هەریت جەبێ ئۆتۆمبیلەکەت هۆرس پاوەرەکەی زیاد کەی دەستکاری بکەی چۆن دەستکاری دەگرێتەوە چەند حاڵەتێکی وا هەیە مەسەلەن سوپەرچارژ و تۆربۆ بابەتانەی بۆ دەبەستێت تا هەوایاتی مەشینەکە بە قوترکە تا هۆرس پاوەرشی بە قوتر بۆ ساری ئاساییت هەیە شتانە بکەی ئۆتۆمبیلەکەم ئۆتۆمبیلی ئاسایی بۆ هەریاتی خۆم بۆی ڕۆژانە دەستکاریم کردوام لێ کردووە دەمنی ژەمێ وای لێ بکەمەوە چ سیارەیەەکە دای پێتەڵێم باشە بیتیتە ئێرەوە بەڵێ عەزێت نەبێ اینجا زەڵاتە چیە زەڵاتیەوە شتە تێکەڵاوەکەی ینی تەماتێ خەیارەکە هووە بیبەرە ئەمڕۆ هەمووی هەرچی ئەو شتانی پڕ لە ڤیتامین تێکەڵاوەکەی من زۆر مهمە بەلامەوە کە لە ڕەمەزانە ئەو شتانە بخۆین کە سوودمەند ئەبێ بۆ لەشمان لەبەری لەشمان پێویستی بە ڤیتامیناتە بێ ئێمە لە بەیانەوە تا ئێوارە ناناخۆین اینجا زەڵاتەکە زەڵاتێ و شتەکان تێکەڵاوەکەین جا ئەمە مەدەحکردنی خۆم نییە بەڵام ماشەڵا دەستخەما شتێکەوە بەتام دەرەچێت خۆم کارتۆنە مۆزنی منی ئەکید ئێستا بەتامترە بێم جارە بێ بە دەبڵ من ئەمەوێ پرسیارت لێ بکەم تەماتەکە زۆر بۆزانم اینجا ئەو گێزەرەمان بەوردکەی ئەزێت نەبێت ئەو بدە بە من تا باش ئەمەوێ بزانم خۆشترین بەسەرهات کە بەسەر تۆیان ڕوویداوە لە کاتی نمایش لە کاتی خۆ ئامادەکردن چی بووە بەگشتی لەو بوارەیە بەسەرهاتێکی خۆشم بۆ بگێڕەوە بەسەرهات وەک بەسەرهات نە بەڵام ئەو شتێکە منی خۆشحاڵ کرد مەسەرەن لە کاتی نمایشەکانی ئۆتۆمبیل وەک پێم وتی ساڵی پار بوو ساڵی 2021 بوو پاڵەوانێکمان ئەنجامدا لە شاری سلێمانی جا دەستەی ڕخەری و پاڵەوانێتی ناوەندی وەرشی سلێمانی بوو من هاوکاریان بووم بە هەموو شێوەیەک لەگەڵیاندا بووین جا من سوپرایزێکم هەڵگرت بوو تاکید نەبووم کە دەچێتە سەر پێک دێ پێک نایێت نانی شتەکە ڕێک دەکەوێت ڕێک ناکەوێت دڵنیان نەبووم بۆی بوانم نەوت بوو سوپرایزەکەش ئەوە بوو کە بۆ جەماعەتم ئامادە کرد بوو هەموو ئامادە باشێکمان کرد بوو شوێنی میوانی تایبەتمان دانابوون چونکو عادەتەن هەروایە مەسەلەن میوانی تایبەت دێ عایلە دێ ئەمە دایمەن حسابی شتانە دەکەین جا لە شوێنی میوانی تایبەت لە نیوەی پاڵەوانێتەکە یانی تقریبا دەسارێک دابەزی بوو دەستیان پێکرد بە نمایشەکە خەبەریان پێدەم وتیان وەزیری هین هات گەشت وەزیری ڕیاض و شەبابی عێراق عەدنان دەرجال جا خۆم چاوەڕێی ئەوم دەکرد بەس بە جەماعەتی خۆمانم نەوت بوو کە شتێکی وا هەیە لە کاتی نمایشەکە لە کاتی پاڵەوانێتەکەین لە تا نیوەی ڕۆیشت بوو بەڕێخەرانم وت بە برادرانم وت بە ناوەندی وەرزشی سلێمانی
وتمەوە عەدنان دەرجالی شات جا زۆر لایەن سەوت بوو چیان کەس داوەتی نەکردو من داوەتم کردو بەس هەر حەزم کرد شتێکە بێتە مفاجئە بەڵێ ئەو کردو بە سورپرایز بەڵێ دەست خۆش بێت ئەنجا بۆم باسکە ناخۆشترین بەسەرهات چی بووە ناخۆشترین بەسەرهات جا ئێمە چونکو چەند ساڵە هەر لەدەو ئەم وەرشەین چەندی مەینەتمان دیوە چەندی ناخۆشیمان دیوە یەک لەوانە من یاریگایەکم دروست کرد لەسەر ئەرچی خۆم لەسەر جیرفان سازی خۆم لە شوێنێکە پێی دەڵێن کانی قرژاڵە لێرە لە هەولێر یاریگایەکە ئاردەکەم وەرگرت لە محافظە ینی ئاردەکە بەناوی خۆم نا ئاردەکە ئاردی بەڕێوەبەرایەتی ئەو بوو عەفوەن بەڕێوەبەرایەتی ئاردی ئاسایش بوو ئاردی بازگەی ئاسایش بوو بە موافقە و ڕێگەپێدانی بەڕێز نەوزەهاتادی زۆر هاوکاریکردنەوە کاتە ئاردەکەمان وەرگرت بە ماوەی کاتی بۆ ماوەی ساڵێک بەس بەسەردا من یاریگایەکەم تەواو کرد لەسەر جیرفانی خۆم و خەرجیەشی زۆرم لێ سەرف کرد تەنانەت سیارەی خۆم فرۆشت و زۆر شتیت کە زۆر قوربانی دەن چونکو من ئەمەل و هیوایم زۆر پێ هەبوو کە ئەم یاریگایە سبەی ڕۆژ بتوانم بەکاری بێنم بەس غەڵەت یەکم کرد زۆر برادەر پێیان وتیان دیواری چواردەوری ئەم یاریگایە بیکە دیوار بە بلۆک بیکە منش چونکو خەرجیەشی زۆر زیاتری دەویست بە بلۆک بیکەم نێزیکەی مەسافەکەی 300 متر بە 170 متر پانی بوو 300 متر توول بوو درێژی بوو ئەو یاریگایە لەسەر جیرفانی خۆم کردم جا حرس و ینی چی پێدەن هەر بە حرسی پێدەن حرسی لێ بوو حرسمان لێی دانابوو بەسەدا ساڵی 2016 بوو ڕەشەبایەکی زۆر بەقوت لە هەولێر هات نازانم ئەگەر بەبیرت بێ جا بەڕەحمەت بێ گەنجێک پیرەمێردێکیش لە ناو پارچ سامی عەبدوڕەحمان جەمەلۆن وشت پێی کرد عامود وشت هەمووی بەر بۆیەوە زانیش بێبەش نەبووم لەو زەرەرە یاریگاکە نزیکی بەلای کەمی ئاها بە کوردەواری خۆم بڵێ نزیکی 6 دەفتەر لەسەر نوۆستا بوو زانیش کەسێکی ئاساییم یعنی ئەوە نیم بڵێم دامی هیچ لایەکم وەرگرت هەموو جیرفان سازی خۆم بوو حرسەکە تەلەفۆنی بۆ کردم شەو بوو وتی زوو بگە یاریگاکە یەکوتم بیگەمە چی لێ بکەم وتی هەمووی بابردی جا من تا گەیشتمە ئەوێ بەجددی هیچی نەمابوو چۆن بابردی چی لێ بوو من بە قەتعام دروست کرده بوو هەر شوفێرە کە نمایشی کرده بوو پێشتر لەگەڵ ئێمە و لە یاریگاکان ڕسمی ئەوانم کردبووە فلێکس لە چواردەوری یاریگاکەم داد بوو هەمووی بە ئاسن و بەوانە دروستم کرد بوو یاریگاکە جا بەسەردا کە گەیشتمە ئەوێ گەورەترین قەتعە کە بە 6 نەفەر هەڵنە دەگیرا نزیکەی چەند کیلۆمەترێک دوورکەوت بووە لە ساحەکە هیچی نەمابووەوە تەنانەت کابینەی لێ بوو کابینەکەی وەرگەڕا بوو مۆری لەو شتەکان هەمووی ڕۆیشت بوون بۆ من زۆر خۆت خۆشویست مشکلە نییە ئەخر ئەوە ڕۆی شتی باشتر نەبووە ئینشاڵڵا ئەنی تازە شتەکە هات بەس ئەگەر ئەو نەبووە ئەوە هەر نابێ قسەش بکەم بە سەراحەت خۆشە ڕەنگە ئێستا لە ئاستێشتر بووین چونکو من هەموو شتی خێری پێوەیە ساغ و سەلامەت بیا ڕەبی سلام والله هێوجا ئینشاڵڵا خێری پێوەیە ئێستاش چی لێ دەکەی چی لێ دەکەی ئەو هادووتی من شێف بوو دەستی خواردمێ ئەوە ئەکرێتە زەڵاتەوە وردی کە مۆشتان قەدێک سیسلی ئەفکارت ئەوە لە ماڵەوەی شەکەی سیسلی ئەفکارت تێکدەم ناخۆش بردێنەوە تێ زەڵاتەش دقیق ئەمە ئاوە ئاو بوردی بڵێ بەم شێوازە یەکی نەزەڵاتەکەەوە ئەگەر عزێت نەبی بۆ ڕیتمە بۆ مردکەی ئەجا زەڵاتەکە چی بۆ بەکارێنم خەل و هەروەها ڕبەهەنار و هەروەها ئەم بەهاراتە کە تایبەتە بە زەڵاتە تامی زۆر خۆشەکە لەگەڵ خوێ و لیمەندۆزی و ئیتر ئاوی لیمۆشەتوانی بکەی بەسەریا ناوبڕێک ئەڕۆم دوای ئامادەبوونی سفرەکەم ئەگەڕێم وڵاتان دوای ناوبڕ گەڕاینەوە وڵاتان سفرەی ئێمە ئامادەیە وانگیشی داوا بێ ڕۆژەکەمان بشکێنین بەڵام پێشەی ڕۆژەکەمان بشکێنین ئەمێ دواوتەی کاک ئەحمەد وەرگرم و چینە کۆتایی پرۆگرام جا ئەمێ پێ بڵێم دەستخۆش عەزیز کێشا بە خێراتی گەورەت کردین ئەزیزیت هیوادارم گەنجەکانمان سەرکەشی نەکەن بۆ ئۆتۆمۆبیل وەرشیەکان هیوادارم لە شوێنە گشتیەکان نمایشەکانیان ئەنجام نەدەن هیوادارم پابند بن ببزانن لەکوێ نمایشەکان بە جۆرێکی ستاندارد و لە ژێر چاودێری لایانی پەیوەندیدار ئەنجام دەدرێت تەنها لەو نمایشانە بەشدار بن سوپاس بەوە سوپاس بۆ کەناڵەکەتان ئەزیزیت ئەزیز کێشا دڵخۆش بووم ئەمڕۆ لەگەڵمان بووی کۆمەڵی زانیاری کۆمەڵێشتی تازەمان زانی هەر سەرکەوتوبی ئیشەڵا ئەو شتانی کە تۆ ئەو کەسانی کە
لە هەمان بواری تۆیە کار ئەکەن یاخود هیوایان هەیە ئاواتیان هەیە بێتە دی و هەموو شتانی کە لە کوردستان نەکراوە بۆ ئێوە ئەنجام بدرێت. ئەزیزان و خۆشەویستانم ئەچمە کۆتایی پرۆگرام. ئێستا کاتی بانگانە و ئەبێ ڕۆژەکەمان بشکێنین نوێژ و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت سفرە و خوانی هەمووتان ڕازاوە بێ تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ. فەرموو.